ئەبێ ئومەتی ئیسلامی بەم ڕۆحیەوە تەعاملکە، دڵی بەوە خۆش بێ بڵێ من نا پەروەردە ئەکەم بەڵام مناڵەکەمە بێ بیکاتێ. بەس ئیشمان بەخوا هەیە، کەسێ ئیشی بەخوا بێ ئیشی بە خەڵکی تر چییە؟ چ پێویستی بۆیە بچێ لە بەردەرگای خەڵکا بکەوێ دەستپان کاتەوە، تەکلیفی لێ بکە. بەڵێ قرس هەیە، داواکاری هەیە، هاوکاری بینی براوخشکان هەیە، بەڵام شتێک بێ عەقیدەتی بۆ نەخەیتە ترسەوە، خۆتی بۆ زەلیل نەکەی، ئیمانەکەتی لە پێناوە دانەنەیت. هەر کاتێ ئەمەت دانا هەموو شتێکە دۆڕانوە، لەبەرەوە بێ ئەم عەقیدەیە لەسەرەوە بێ بەردەوام چۆن بتوانین ئەمە بکەین، عەقیدەکە نەدۆڕێنی. لەبەرەوە عیزەتان بە دینەکەتانەوە هەبێ، هەر کاتێکی شتێکتان لێ داواکرا بۆ دینەکەتان لە پێناوی خوایە بڵێ ئین الله معنا، ئیننا مع الله، خوامان لەگەڵە، ئێمەش لەگەڵ خوای، ئێمەش ئەبێ لەگەڵ خوا بین. هەر کاتێ ئەم دروشمە تەواو بوو وتمان خواتان لەگەڵ، ئەم دروشمە لە قەبرەکەشتا بەکەڵک دێ کە هەموو دنیا و هەموو ئەرز و هەموو خاک و شوێنەکان بەجێ تێڵن لەناو ئەو ئەرز و خاکەیە، هەموو خۆشەویستانت ماڵاوایی لێەکەن، ئەنجا مەلایکەتەکان دێن و سەید دەکەن هەموو کەس و کار و خۆشەویست و سەروەت و سامان و پارە و مەنسەبەکان بەجێیان هێشتیت، خۆشیەکانی ژیان بەجێیان هێشتیت. هیچ نەما بە کفنێکەوە چوویتە ناو قەبر و گۆڕێکەوە، ئەنجا مەلایکەتەکە لێتە پرسێ من ڕەبوک، ئەنجا ئازانی ئین الله معنا یعنی چی؟ چۆن خۆ تۆ وازانی بەس ئەم دوو مەلایکە نەخێر؟ ئەنجا کە پرسیارەکان جوابەیتەوە ئەڵێی الله خوامە و بەرنامەکەم قورئانە و محەممەد پێغەمبەرمە، ئەنجا لە ئاسمانەوە دەنگێ دێ کە خوای گەورە فەرمێ ئەم سەدەق عەبدی، عەبدەکەم ڕاستی کرد، ئەنجا ئەزانیت ئالەویانەشا خوای گەورە وازی لێ ناهێنێ. ئەمە ئەشکەوتێک نییە، ئەمە قەبرێکی داخراوە، ئەمە قەبرێکی چەند مەتری بچکۆلەی دووجایە،